ئەوەی جاری کان سەحابەیەکی خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێتاقەتە بێ، زەعیفە بێ، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێ فەرمێ بوا زەعیف بووی، بوا بێتاقەت بوویت. تەسەورەکەم بێتاقەتەکەی چی بێ؟ زەرەری کردووە دیارە. تەسەورەکەن ئەم سەحابەیە حەزی لە کچێکە و بۆی نابێ، لە فەیسبووکەکە یا بلۆکی کردو و جوابی نایەتەوە. نا، ئەمە گەنجێکە و حەزەکە بگاتە ئەوروپا، بەڵام هەر چنێکە لێ یا تویەتەوە ماروپەیشەکە و ئەیجێڕنەوە و دەستی لە ئەوروپا ژیر نابێ. نا، بە تەمای دەرەجەیەکی بەرزە لە شەشا بێنێ و دەرەجەکەی بەداخەوە بۆ نەهاتووە. ئەم سەحابەیە خەفەتە خوا بیرەکاتەوە، وەکو ئێمە چۆن بیرەکەینەوە خەفەتە خۆین. لێی گەڕێ ئەم سەحابەیە ناو نانێکی گەرما بینە سەر باسی خۆمان. ئەمە خەفەتەکانی ئێمەیە، ئەمە هۆکاری زەعیف بوونەکانی ئێمەیە. زەعیفە بین بەڵام بۆ وەڵا ڕێجی مەکەین، وەڵا ناوێنین نان بخۆین. دکتۆر توێتی نان بەخۆ بۆ قەڵەوی خراپە. هەموو شتێکمان لە خۆمان حرام کردووە. وەڵای خۆشک هەیە لەو خوشکانە، هەموو ژیانی، هەموو بیرکردنەوەی. کاک دکتۆرجان ئەم وەرگەم لە کۆڵ ناکەیتەوە؟ هەموو ژیانی کاک دکتۆرجیان بە قورئان بەیانین دوای نوێژی بەیانی ڕاکەم سەعاتێ بۆ سەجادانەیە ڕاکەم خەڵکە ترسم بزانن شێتم، بەس بۆی تۆزە زەعیفم. مێردەکەشم لە ماڵەوە مەکینی بۆ کڕیوم لەسەری ڕاکەم، بەس بۆی تۆزە زەعیفم. کەچی سوبحان الله من هەر قەڵەوە بم. یعنی هەموو غەم، هەموو ژیان ئەبێ بەوەی کە ئەمڕۆ چەند کیلۆ دابەزیوم، چەندێ ڕیازەم کردووە، چەندێک کالۆریم دابەزانووە. ئەمە هۆکاری زەعیفبوونەکانی ئێمەیە. ئەی سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەبەر چی زەعیفە بوون؟ هۆکارێکی تریان هەبوو. هەر وەکو سەحابەکە بیری کردەوەتی ئەی پێغەمبەری خوا زەعیف بووم، وتی ئەی پێغەمبەری خوا بیرەکەمەوە تۆ لە قیامەتە لەگەڵ پیاوچاکان و لە بەهەشت و لە شوێنێکی بەرزایت، منیش لە قیامەتە تەب لە شوێنەکانی خوارە و پلە نزمەکانی بەهەشتام دەستم پێت ناگا هەموو جارێ وەکو ئێستا لە دنیایە. خەفەتە خۆم کە لێت دوور بم لە قیامەتە. خەفەتە خۆم ئێستا ناکە ناتبینم، ئێستا ناکە لێم نزیکی. خەفەتە خۆم کە لە قیامەتە لێت دوورم. سەی سەحابە چەند دووربین بوون، هەتا خوای گەورە ئاەت دابەزێنێ ومن يطع الله ورسوله فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا. أوي بجواي خوي بيغمبري خوا بكا لقيامتها لقل أنبياء وبرزانية كواتا بوي لبدنيا وقيامتها بيغمبري خوا والنكين أبيوك الصحابة كاني بين